96 ڕۆژە یاریەکانی خولی پلەیەکی کوردستان کۆتایی هاتووە و 56 ڕۆژیشە خولی نایابی کوردستانیش بە کۆتا هاتووە. هاوکات 43 ڕۆژی تەواویشە یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان بەڕێوە چووە. مانگێک لەمەوبەریش فوتساڵی کچان کۆتایی بە خولەکە هێنا، بەڵام ئەوی جێگای سەرنجە تاوەکو ئەم ساتە هیچ کام لە پاڵەوانی خولەکان و ڕیزبەندی دووەملەتی بوو یاریزانان خەڵات نەکراون. دیاریش نییە کەی و چۆن چۆنی خەڵات دەکرێن. والله تاخیر بۆ ئێمەش لەگەرێنن تۆ بڵێ ئێمەوەکێکی تۆپی کوردستان حەز نەکەین و ئەو خەڵاتان تەوزیەکەین تاخیر بووە، بەڵام شتەکە لای ئێمە نییە، لەبەرەوەی ئێمە ئەتوانین بەیانی خەڵاتەکانی خۆمان ئینکەین، بەڵام کە بە سوپاسوارین کە سەرۆکی حکوومەت کە بێوێ خۆی بێت و خۆی ئامادە بێ و لە نزیکەوە خەڵاتی یاریزان و یانەکامکەوە شتێکی ئەتوانم بڵێم باشترە دەرفەتێکە بۆیکەوە بە سەرۆکی حکوومەت بڵێنکەوە وەرزشوانانش هەن، بەڵام تاکو میستەیەمەوەکو ئەو خەڵاتانێکەوە دابینمان کردووە حازرە وەکی تۆپی کوردستانی مە حازرین، بەڵام چاوەڕێی ئەنجومەنی وەزیرانمانە یعنی لەگەرمان قسە بکەن کە ئەو ڕۆژە دابننکەوە بتوانین ئەو خەڵاتانە تەوزیع بکەین. تەنەوەی لەسەر ئێمەیە قەڵغان و مەدالیەکانە ئەوانەمان ئامادە کردووە، شێوازی خەڵاتدانەکە پارەکە چەنە ئێمە شۆکۆیەکی تۆپی کوردستان نازانین، بەڵام ئێمە لە ڕووی ئەوەی خۆ ئامادەکردن ئێمە ئامادەین، هەر کاتێ بێ ئێمە ئامادەین کەوا ئەو ئاهەنگەی شاسکەین. ڕۆژنامە نووسێکی وەرشی پێی وایە وەرزش لە هەرێمی کوردستان لە بری پێشکەوتن ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بۆ دواوە دەنێت. یەکێتی تۆپی کوردستانیش بە خەمسار ناو دەبات و پێشی وایە حکوومەتی هەرێمیش نەهاتۆتە ژێرباریان. لە هەموو جیان وایە سیستەمی خەڵاتکردن لە گرتەوە بوونی خولەکانە، بەڵام لە کوردستان جیاوازترە. ئەوان دایانەوێت بلێنەوە ئێشتش جیاواز بکەن، نە ئەوان تەنانەت ئەو حکوومەتەی کە خۆشیان لە ژێر چەتێوی کار دەکەن داواکاریەکانی وان جێبەجێ ناکەن، ئەوان دایانەوێت بە سیستەمی کار بکەن و هەرێمی خۆشمان بە سیستەم کار لێ بەڕێوە ناچی، لا دەبیت پێداگیری بکەی و هەوڵی بۆ بدەی و بۆ بیسە پێش و هیچێت تۆپی کوردستانیش لەوە خەمساردا. تەنانەت دیاریزانەکان ویانەکانیش ئێستا دەستیان پێ دەکرێت لە خەڵاتکردن و ئاکەی خەڵات دەکردن کەی خەڵات ناکرێن، ئەوانیش خۆیان نازانن، یعنی یەکێت تۆپی کوردستان ئێستا بەرچاوی ڕوونیە کەی خەڵاتی ئەو تیپان دەکا کەی خەڵاتیان بۆ دابین دەکا، بۆ یانەکانی جوان لە یاریزانەکان کردو. ئێستا یاریزانەکان لە جیهان کاتێک خوڵتاوە دەبێت دەچن پشووە دەگرن، بەڵام لە کوردستان یاریزان کاتێک خوڵتاوە دەبێت لە دوای کارێ بگەڕێت. یعنی جیاوازی زۆرە لە نێوان ئێمە و خولەکانی تر و با بڵێن ئێمە ئێستا وەلی هاتووە وەرزش لە کوردستان زۆر فەرامۆش کراوە، تەنانەت یاریزانەکانیش سار بینەوە، بۆیە دەبینین لە کوردستان یاریزان بە 25 ساڵی بە 26 ساڵی تەنانەت ناگە 30 ساڵی واز لە یاری تۆ پێدێنێت. یعنی لە هیچ جێژدنیانێ لە 30 ساڵی لە جیهان یاریزان لە قیمەی توانای خۆیتی، بەڵام لە کوردستان بە هۆکاری ئەوە یاریزانەکە ناتانی بژێوی ژیانی بە ورچەکە تابیم بکە بە دوای کاری دووەم سێم دەگەڕۆژ کاریگەری دەبێت لەسەر بەرش و یان وەرزشی کوردستان ئێستا بتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ باڵەو دواوە دەچێت، تەنانەت نەک لەگەر جیهانی دەور بەرمان، تەنانەت لەگەر ئەو عێراقی خۆشمان کە نێوانمان ڕەنگە چەند 100 کیلۆمەترێک بێت. جگەلەوەی چەند ساڵێکە تیپە پاڵەوانەکان و خاوەنی ڕیزبەندی دووەمی سەرجەم خولەکانی تۆپەی کوردستان خەڵاتی داراییان وەرنەگرتووە. لە تەواوی ئەم وەرزش ناو بژێوانان و سەرپەرشتیاران یاری هیچ پاداشتێکیان لە بری ئەرکەکەیان پێنەدراوە. ئەمە لە کاتێکدایە دەبێت یەکێت تۆپی کوردستان پلان بۆ وەرزی داهاتوو دابنێت تاوەکو خولەکان زووتر دەست پێ بکات و ئامادەکاری بۆ جامی کۆنیفای 2024 بکەن. ئەمەش هەمووی پەیوەستە بەلایانی داراییەوە، حکوومەتی هەرێمیش هیچ بڕەپارەیەکی پێنەداون. بەمەش تا کاتێکی نادیار دۆخی تۆپێ لە هەرێمی کوردستان بە چەقبەستووی دەمێنێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.